کە وەزارەتی کارەبای هەرێم لەم هەفتەیەوە هەڵمەتی فراوانی بڕینی کارەبای سەرپێچی کاران و هەروەها سزاکانیش دەست پێ دەکات لەگەڵەوەی پێوەری زیرەک بە هیچ شێوەیەک سەرپێچی لەسەر ناکرێت بەڵام ئەو سەرپێچی کارانش کە لە دەروەی پێوەرەکە سەرپێچیان کردووە لەسەر کارەبای نیشتیمانی بە شێوەیەک سزا دەدرێن و هەروەها کاریگەری نەرێنی ئەم سەرپێچیکردنە لەسەر بە شێوەیەکی گشتی کارەبای نیشتیمانی دروستکردە و هاوکات لە چەند ڕۆژی ڕابردوودا باز لەوە کرا کە کارەبا دەدرێتە کەرسی تایبەت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە زۆر بەڕێز ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک ئومێد سڵاوت دەبێت، سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لەوە دەست پێ دەکەین کە هەڵمەتێکی فراوانی سەرپێچیکردن یاخۆت سزادرانی ئەو کەسانەی کە سەرپێچیان کردووە ڕاگەیەندراوە. هەڵمەتەکە لەکەیەوە دەست پێ دەکا و کارەکان چی دەبن؟ سڵاوتان لێ بێبانتان باش. بەدڵنیایی ئەمە لە وەزارەتی کارەبا پێ ئەو داتانەی کە بۆمان هاتوۆتەوە لە سنتەری داتا سنتەری پرۆژەی پێوەری زیرەکەوە تۆمارکراون و داتانە هەمووی دراوە بە وەزارەت و لە دەرەنجامی ئەوە و ئەو فیدباکانەی بۆمان گەڕاوەتەوە لە بەڕێوەبەرایەتی دابشکردنی شارەکان، بەڕێوەبەرایەتی گشتی شارەکان و هەموو ئەو لایەن و دام و دەستگایانەی کە پەیوەنددارن بە پرۆژەی پێوەری زیرەک بۆمان ڕوون بۆ کە سەرپێچی کراوە لەسەر کۆمەڵی لە پێوەرەکان بۆیە وەزارەتی کارەبا بڵاوکراوی شەڕاگەیان کە هەر لەمڕۆ ئێمە دەستەکەین بە هەڵمەتی نهێشتنی ئەو سەرپێچیانە لەلایەن تیمە تایبەتمەندەکانی پرۆژەی پێوەری زیرەک و تیمەکانی فەرمانگەکانی کارەباوە. باشە کاک ئومێد، ئەو سەرپێچیانە چین کە کراونەتە سەر کارەبای نیشتیمانی؟ ئێمە قسە لەسەر با بڵێن ئەو پرۆژەیەکن کە ناوی پێوەری زیرەکەەوە پێوەری زیرەک لە بۆکسێکایە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ هەموو هاوبەشان دانراوە بە ئەندازەی ملیۆنە 300,000 دانە. ئەم پێوەرە بە تەبیعەتی خۆی وەکو سیستمێکی تەکنیشی زیرەک هیچ جۆرە سەرپێچێکی ناکرێتە سەر، واتە پێوەرەکە ناتوانێت دەستکاری بکرێت لە ڕووی تەکنیشیەوە. بەڵام ئەو سەرپێچی کارانە دێن لە دەرەوەی بۆکسەکە، لە نیواتە بۆکسەکە کە ئەکرێتەوە لە ئەو لاینەی کە لە کارەبای محەویلەکە یا باڵی نقطەی هاتنەژوورەوەی کارەباکە بۆ ماڵەکە ئەچێتە ناو پێوەرەکە و ئەگەڕێتەوە. لەویا ئەوان یان با بڵێن جەمپەڕیەکەن واتە پێوەرەکە تەرکە بێ، یاخود لەوێەوە هێڵەکە ئەبەن کە پێشەوەی داغڵی پێوەرەکە بێ. بۆ ئێمە زۆر گرنگە بۆ هاوبەشان و هاونیشتمانیانی خۆشەویست پێوەری زیرەک پێوەرێکی تەکنیشی باڵایە هیچ جۆرە تەلاعوبێکی ناکرێتە سەر، بەڵام ئەوەی کە ئەکرێ لە دەرەوەی پێوەرەکە ئەکرێ. ئێمە بەڵام پێوەرەکەی ئێمە داتا سنتەر پێی ئەزانێ، بۆیە بە پێی ئەو زانیاریانی کە لای ئێمەیە ئێمە دەستەکەین بە هەڵمەتەکەمان و کۆتایی بە هەموو ئەو سەرپێچیانە نین کە کراوە. باشە کاک ئومێد، بەپێی ئەو زانیاریانی کە لای ئێوەیە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان سەرپێچیان کردووە یاخود سەرپێچەکان بە ڕێژەیەکی کەمن؟ سەرپێچەکان جۆرا و جۆرە نیسبەتەن بە ملیۆنە 300,000 ئێمە لەسەر 35,000 حاڵی سەرپێچیمان هەبوو لە ڕابردووشە هەمان بۆ چارە سەرمان کردووە و بەردەوامیشین لەسەری. بۆیە وەزارەتی کارەبا بە گرنگیەوە سێری ئەو پرۆژەی خۆیەکە و ئەو پرۆژەیە ئامانجی گەورەی پێکاوە. ئەگەر پرۆژەی پێوەری زیرەک نەبووایە کە ئێمە لە سەفادەی سەرپێچی و ونبوونە ناتەکنیکەکانمان گەڕانەوە، کەگەرەوە نەبووایە ڕەنگە ڕۆژی کارەبا وەکو ئێستا نەبووایە یا چەند سەعاتێک کەمتر بووایە. بۆیە هەڵمەتەکانی ئێمە و بە دواداچوونی ئێمە بۆ کۆتایی هێنان بە سەرپێچەکان بەجددی کاری لەسەر دەکەین و هەر ئەمڕۆ تیمەکان دەست بەکارە بن. باشە کاک ئومێد، ئەو سزایی کە بۆ سەرپێچی کاران دانراوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ سزاکان لە ڕووی مادیەوە دەبن وەروە بڕەکەشی چەند دەبێت؟ لە ڕووی
سەرپێچەکە بە پێی جۆری سەرپێچەکە و بە پێی ئەو ڕێنمانی لە وەزارەتی کارەبا هەیە ئێمە یەکەم جار بە غەرامەی پارە و غەرامەی مالی سزاکە دەست پێەکەین لە حاڵەتی دووبارە بوونەوەیە با بڵێن ئیجراعاتی یاسایی و ئەیاندێن بە دادگا. باشە کاگومێت بە شێوەیەکی گشتی باست لەوە کرد کە سەرپێچیەکان جۆرا و جۆر وارووا بە پێی جۆرەکەشی سزای هاوڵاتیان دەدێت. ڕەنگە لە هەندێک کاتدا هاوڵاتیان پاساوی ئەویانە بێت بە تایبەتی لەو ناوچانی کە پێوەری زیرەک نەبەستراوە یاخود بە شێوەیەکی گشتی کاریگەریان ئەو پێوەرە خۆی خراپ و بێدیان هەر پاساوێکی تری هەبێت. پاساوی هاوڵاتیان لەمڕۆوە لەبەر چاو دەگیرێت؟ پاساوی هاوڵاتیان نەکبر لەبەر چاو دەگیرێ هەر لەبەر چاو گیراوە لە سەرەتا ئەم پرۆژەیەوە پێوەەر هەبووە گرفتی هەبووە پێوەرەکە گۆڕاوە پێوە هاوڵاتی هەبوو خۆی بە هەڵی تەکنیشی سووتانوێتی بەڵام وەزارەتی کارەبا و لیژنەی باڵای پرۆژەکە فەرمانگەکانی کارەبای دەستکراوە کردو کە بۆیان بگۆڕن بە پێوەی کە هەبێت لە بەردەستدا. بۆیە پاساوەکانێکە پاساوی مانتەقی بن و دوور بن لە مۆزوعی سەرپێچی و بە نایاسایی بەکارهێنانی کارەبا لەناو ئەو بۆکسەیە بەڵێ پاساوەکان بە هەندوو گیراوە بە هەندی ژۆر دەگیرێت. باشە. کاگومێت بە شێوەیەکی گشتی یاخود لە چڕترکەی هەڵمەتەکانتان بە شێوەیەکی چڕ دەست پێ دەکات و ئەم هەڵمەتە هەموو ناوچەکانی هەرمی کوردستان دەگرێتەوە؟ بەڵێ بە دڵنیایی بەپێی ئەو داتایانەی بەپێی ئەو زانیارانەی کە لە داتا سەنتەرەکە ئێمە لامانە بەپێی ئەوە لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان ئێمە هەڵمەتەکە دەست پێ دەکەین و ئیجراعاتی پێویست دەگرینە بەر. باشە کاگومێت جا لەوەی کە هەڵمەت دەکرێت بۆ سزادانی سەرپێچکاران بابەتێکی دیکە هەیە کە کارەبا دەدرێتە کەرتی تایبەت. بیرکردنەوە یاخود لە ساڵانی ڕابردووشدا ئەم هەنگاوە هەبوو کە کارەبا بدرێتە کەرتی تایبەت کە ئەوەی خوێندنەوەی بۆ کراوە کاریگەری لەسەر پێدانی کارەبای نیشتیمانی کاتی زیاتر دەبێت و وارووا لە سوودی هاوڵاتیانیش دەبێت. لەمڕۆ هەنگاوەکان چۆنن واروەها کەی بڕیار دەدرێت بە تەواوەتی کارەبا بدرێتە کەرتی تایبەت یاخود هەماهەنگی هەیە لە نێوان وەزارەتی کارەبا و لە نێوان کەرتی تایبەتدا بۆ ئەم پرۆسەیە؟ بەڵێ دیارە ئێمە چەندین جایی تریش با بڵێن قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە بۆی کە بۆ جەناب شتی ڕوونکەینەوە بۆ بینەرانی بەڕێزی ئەم با بڵین ئەم کەناڵە وەزارەتی کارەبا یعنی بۆی کە مەفهومەکە وازەح بێت دەجار ئەو معلوماتە هەڵە ئەڕوا جا هەندێک جار ڕەنگەی ئەعلام نەیتوانی بە وەکو پێویست با بڵین پەیامەکەی ئێمە بگەێنێ. ئێمە زۆر بە وازەحی و تومانە لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت لە هەندێک لە بوارەکانی وەبەرهێنان بە شێوەی وەبەرهێنان لە بەرهەمهێنانی وزەی کارەبا بەشدارن بەڵام گواستنەوە و دابەشکردن و کۆنتترۆل ئەوانە هەموو لای وەزارەتی کارەبا خۆیەت و لای حکوومەتە. بۆیە لە تەواوی دنیاە خزمەتگوزاری کارەبا و دام و دەستگاکانی لای کەرتی تایبەتن بەڵام حکوومەت و وەزارەتی کارەبا یا وەزارەتی وزە چاودێر و با بڵێن ڕەقیب دەبێت بەسەر کاری خزمەتگوزاری ئەوانەوە وەکو کۆمپانیاکان. ئێمە لە هەرێمی کوردستان تەنیا کەرتی تایبەت کە ئێستا ئەمانەیە بێنەژوورەوە بۆ ئیدارەدانی سیستمی کارەبا تەنیا لە کەرتی دابەشکردندایە واتە لە خوارەوە لە کەرتی دابەشکردن و ئەوەش ڕادستکردنی کەرتەکە نییە بەوان بەڵکو هاوبەشی پێکردنە لە ئیدارەدان و چاکسازیە واتە لە ئیش پێکردن و چاکسازی سیستمەکەیە ئەوان بەشدار دەبن. باشە ئەم هەنگاوە بەکوێ گەیشتووە کاگومێت؟ هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت و کۆمپانیەکان لە چ ئاستێکدایە لە ئێستادا؟ تا ئێستا هیچ شتێکی عملی نەکراوە تا ئێستا هەموو ئەو سێکتەرانی کە باسم کرد لە لای وەزارەتی کارەبا و فەرمانگەکانی وەزارەتی کارەباوە دەبرێ بەڕێوە و چاکسازی دەکرێت.
ئێمە لە وەزارەتی کارەبا هەموو لایەنە تەکنیکیەکانمان بە پێی ئەو پرۆپۆزڵانی تەقدیمی وەزارەت کرابوو لەگەڵ لایەن تەکنیشی لایەنی کارگێڕی لایەنی دارایی وەتران لایەنی یاساییش بەرزمان کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران نادوێتی بۆ وەزارەتی پلاندانان و کۆمەڵێک خەڵکی شارەزا و پسپۆر لەو بوارە لە ئەنجومەنی وەزیران کاری تێدا دەکەن و پێداچوونەوەی پێدا دەکەن. لەبەرێکی ئەمە بەڕاستی یەکەم ئەزمونە ئێمە نامانەوێت بە شێوەیەکی وا بێ کە گرفت بۆ خزمەتگوزاری کارەبا دروست بێ و بە شێوەیەکی وا بێ لە قازانجی هاوڵاتی و حکوومەتی شابێ. بۆیە ئەمە چاوەڕێی دواوەڵام یاخود دوا ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانین کاتێک گەڕایە و ڕەزامەندیدرا خێنێ بواری جێبەجێکردنەوە. باشە کاگومێ دیارە لە ڕابردوو لە ئێستاشدا کاتێک کە باس دەوە دەکرێت کارەبا دەدرێتە کەرتی تایبەت هاوڵاتیان نیگەرانی ئەوەیان لا دەروست دەبێت کە نرخەکان بەرز دەبنەوانێ. لە کاتێکدا تۆش باس دەوە دەکەیت کە بە شێوەیەکی گشتی وەزارەت چاودێری یاخود بارودۆخەکە دەکا و ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ دەکات. چۆن دڵنیایی دەدرێتە هاوڵاتیان ئەگەر کارەبا بدرێتە کەرتی تایبەت ئەوە نرخ بەرز نابێتەوە و پێدانی کارەباش زیاتر دەبێت؟ ئێمە دڵنیاییمان داوە لە ڕێگەی ڕاگەیاندراوەکانی خۆمان پێیژی ڕسمی و کەناڵی ڕسمی وەزارەت و لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بە هەمان شێوە قسەمان لەسەر کردووە. بابەتی نرخ لای وەزارەت و لای حکوومەتە. کەرتی تایبەت ناتوانێت بە هیچ شێوەیەک بابەتی نرخ لەسەر خەڵک زیاد کات. پێم وتن ئەم بابەتە ڕادەستکردن نییە بەڵکو ئەوان بەشداری پێ دەکرێن لە چاکسازی و ئیشپێکردنی سیستمەکە. ئەوەش لە پێناوی کەمکردنەوەی خەرجیەکانە و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریە. بە هیچ شێوەیەک ئەوان متحەکم نین بە نرخی کارەبا بۆ هاوڵاتیان و بۆ هاوبەشانی کارەبا. بۆیە تا ئەم دەقەیە کە ئێمە قسەیەکین لە بەرنامەیە لە پلانی حکوومەت وەزارەتی کارەبایانەیە کە بە هیچ شێوەیە نرخ دەستکاری بکات. بەڵێ زۆر سپاس بۆ ئومێد ئەحمەد و تەبێژ وەزارەتی کارەبای حکوومەتێرە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. دەستخۆش.